بەڕای من ئەوە تورکیا بەردەوام لە دوای ساڵی 1970ەوە بەردەوام هێرش و پەلامارەکانی خۆی بۆ سەر باشووری کوردستان کردوتەوە، خەڵکی سڤیلی شەهید کردووە. ئەوەی ئێستا جیاوازە لەوانی تر بتوانم بڵێم ئەوەی ئێستا بە تایبەتیش دوای ئەوەی کە ئەو لووتکە سێقۆڵی کە چەند دوسێ ڕۆژ پێش ئێستا لە تاران بەسرا یەکسەر دوای ئەوە لەوێن دەرێ تهدیداتەکانی خۆی کرد ئەردۆغان کە من وا دەکەم لە ڕۆژئاوای کوردستان و ئەو شوێنانە بە ناوچەی خۆی دەزانی بەڕاستی لەبەرەوەی بنکەی سەربازشی لێیە و ئەوەی کە دوێنێ ڕوویدا ینی بەڕای من دوو ئەوەی تێدا و یەکیان ئەوەیە کە دەوڵەتی تورکیا هەیمەنەی خۆی پیشاندا لەسەر هەرێمی کوردستان کە هەتا ئێستا ڕوای کردووە بەداخەوە نە عێراق و نە هەرێمی کوردستانیش تا ئێستاشی لەگەردابی ینی هەڵوێستەشی واتوندیان نەبووە بەرامبەر ڕژێمی داگیرکەری تورکیا و ئەوەش پیشان دەدا لە لایەشی تر بۆی کە بڵێ هەرێمی کوردستان ئامن نییە، شوێنێکشی ئاسایش تێدا نییە بۆ گەشتیاران. ئەو گەشتیارانەی کە دوونێ خەڵکی مەدەنی خەڵکی ژن و منداڵ و ئەوانە هاتبوون بۆ ئەوەی بەڕاستی بۆی کاتێک بەسەر برن لە شوێنێکی ئارامتر و خۆشتر و وەگوتنی فێنکتر. بەڵام بەداخەوە ڕژێمی تورکیا بە ئەنقەست ئەوە نە هەڵی تێدایە و نە خەڵکی تریشە خۆیان بە ئەنقەست ینی بە مەبەست ئەو شوێنیان هەڵبژات بۆ ئەوی بڵێن بە گەشتیارانی عەرەب و خەڵکی تر بڵێن کە ئەو شوێنە هیچ ئاسایش تێدا نیە و ئێمە دەتوانین هەر کاتێک بێ بتان کوژین لە ناوتان بین. زۆر کارێکی دڕندانەی دەوڵەتی داگیرکەری تورکیا بوو. هیوادارم هەڵوێستەکان ئەوهابی و باشتریش بی بەڕاستی. پێشتر لەوانەیە زۆر جاران خۆمان باسم کرد لە دوای نەوەتویەکەوە بەردەوام ڕژێمی داگیرکەری تورکیا هێرش و پەلاماری بۆ سەر هەرێمی کوردستان ئەنجامداوە و بۆ سەر ڕۆژئاوای کوردستانیش لەو چەند ساڵانەی بۆ دوای خەڵکی سڤیل و خەڵکی مەدەنی کردوتە ئامانج. ئەو هەڵوێستانەمان نەبینی لە ڕژێمی لە بابڕێن حکوومەتی عێراق لە حکوومەتی عێراق ئەو هەڵوێستانەمان نەبین و حتا هەڵوێستەکانی هەرێمی کوردستانی زۆر لاواز بوو. ینی ئیدانەش نەدەکرا باسی نەدەکرا زاروەیە یعنی هەتا لێ نەگەڕانی خەڵکیش گردبوونەوە و خۆپیشاندان و ئەوانە بکرێ بەرامبەر ڕژێمی داگیرکەری تورکیا و ئێستا ئێمە لە دڵەوە نیگەرانی بۆ شەهید بوونی ئەو ژن و منداڵ و خەڵکی سڤیلی کە دوێنێ برا گەشتیارەکانی عەرەبمان لە باشووری عێراق و لە بەغدا هاتوون. زۆر پێمان نەخۆشە سەرخۆشی لە بنەماڵی ئەو شەهیدان دەکەین، هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکانیان دەخوازیین. بەڵام یعنی پێمان خۆشە بەڕاستی ئەوەی دوێنێک هەڵوێستەکە باش بوو تا ئێستا بۆ نمونە وەزیری خارجی وەزیری دەرەوەی عێراق کە لە پشتی کوردە هەڵوێستەکانی باش بوو. بەڵام پێشتر گلەیمان هەیە بەڕاستی هەر ئەو وەزیرە بەدەنگ نەدەهات لەسەر هێرش و پەلامەرەکانی بۆ نمونە خەڵکی مەدەنیمان خەڵکی لادە نشینمان لە شێلاتزێ لە ئامێدی لە گوندەکانی بناری قەندیل لە زۆر لە ناوچەی سیدەکان لە هەموو شوێنەکان شەهید دەبوو. ئەو وەزیرە دەنجی نەدەهات. هیوادارین هەڵوێستەکان هەم ئی حکوومەتی عێراق و هەم ئی هەرێمی کوردستانیش تونتربی بەڕاستی دەشتوانن سەفیری بانکەنەوە بۆ توانن پێداچوونەوە بە پەیوەندیەکانیان بکەن و دەتوانن شکایەت بکەن لە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە نەتەوەی گرتووەکان لە ئەنجومەنی ئاسایش بۆی ئەو هێرش و پەلامارێک کە هەیە ئەگەر دەوڵەتی عێراق سیادەی خۆی هەیە نابێت بە چ پێوەرێک ئێوە تورکیا هێرش دەکاتە سەر هەرێمی کورد لەسەر با بڵێن عێراق کە ئێمە لە چوارچێوەی عێراقین، هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقە بە چ پێوەرێک هێرش دەکات و ئەو بنکانەی کە هەیەی مەفروزە حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان هاوەهەنگی بکەن بەڕاستی سیت کە ئەو بنکانە نەمینێتن لە هەرێمی کوردستان چونکە بنکەی داگیرکارین هەر کاتێک دەوڵەتی تورکیا لە هەر شوێنە بنکەشی هەبوو کەواتە بە خاچ خۆی دادنێ. پێویستە خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی عێراقیش بەڕاستی یەکگرتوو بن کۆبوونەوەی با بڵێن ناڕەزایی جەماوەری فراوان دژ بەو داگیرکاریە فشار بخرێتە سەر حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان کە چیتر بەڕاستی خەڵک نەبێتە سوتەمەنی داگیرکاری تورکیا و بەردەوام خەڵک لە خۆی تەمین نەبی کە دەسێتە شوێنێک. ئێستا خەڵک تەمین نییە بچێ بۆ نمونە بۆ گەلی عەلیبەگ بۆ ڕەواندز بۆ هەر شوێنێکی گەشتیاری لەوانەیە دەرە لەوێن دەرێ هێرش و پەلامارم دەکرێت سرێ و خەڵک شەهید دەبیتن. بەڕاستی مەفروزە خەڵک لەوە یعنی بە یەکگرتووی ڕوبەڕووی ئەو داگیرکاری و ئەو کوشت و کوشتاری دەبی کە ڕژێمی داگیرکەری تورکیا دەرحەق بە خەڵکی عێراق و هەرێمی کوردستان دەیکاتن و دەرحەق بە خەڵکی ڕۆژئاوای کوردستان دەیکاتن. یعنی ئەو بەرامبەر ڕۆژئاوای کوردستان بەرامبەر ئێرە بەردەوام لە هێرش و پەلاماردا بۆ خەڵکی سڤیلی شەهید کردووە بە هیچ
هیچ بیانوەشی نییە ئەو بیانوانێک کە ئەو باسی دەکا ئەسڵەن ئەسل و ئەساسی نییە هیچ بنسینەشی یاسایی تێدا نییە وەڵام من هێرش دەکەم لەبەر ئەوە تۆ هێرش دەکەی سەر ناوچەی گەشتیاری خەڵکی مەدەنی شەید دەکەی خەڵکی مەدەنی دەکوژی لە ناو